باز لەواکەین خوێندکار لە ماوەی ساڵەکەیان 9 مانگ بەردەوام بووە لە پرۆسەی خوێندن و لە ئێستاە پشووی هاوین دەستی پێکردووە وە گەزانین کە چەندین خولی هاوی نەکراوەتەوە. باز لەواکەین ئەرکی دایک و باوک چییە تاکو مناڵەکەی سوود لە پشووی هاوین وەربگرێت و دایک و باوک ئەتوانێت کە مناڵەکەی بنێرێت بۆ چ خولێک و ئەتوانێت بگەڕێتەوە بۆ خواستی مناڵەکە سوود لە خواستی مناڵەکە وەربگرێت و پرسیار لە مناڵەکە بکات کە ئەو حەز بە چ خولێک کات یان نەخێر دایک و باوکەکە ئەتوانێت بڕیار بات کە چ خولێک پێویستە بۆ مناڵەکە. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین بە میوانداری خات و واران خات و واران ئەحمەد پسپۆر لە دەروونناسی پەروەردەی. خات و واران سڵاوت لەبێم کاتت باش بەخێر بیت. سپاسانەکەم سڵاو لە بینەرانی ئازیزی هیوادارم کە هەموو لایەک تەندروست باش و دڵارام بن. سپاس بۆ تۆ. خات و واران سەرەتا با بەوە دەست پێ بکەین ئەرکی دایک و باوک چییە لە پشووی هاوینە بۆ مناڵەکانیان؟ ئایا ئەتوانن زەختێک بکەنە سەر مناڵەکانیان کە ئەم مناڵە لە پشووی هاوینیشە بچێتە یەکێک لە خولەکانەوە یان نەخێر؟ خب لە ڕاستیە کاتێکە وەرزی خوێندن تەواو ئەبێت و وەرزی هاوینە و 3-4 مانگ پشوو بەتایبەت بۆ مناڵانی سەرەتایی دەست پێکات لەوانەیە گرفتی زۆربەی دایک و باوکان ئەوە بێت کە چۆن بتوانن پلانێک دانن بۆ مناڵەکەیان کە هەم ئەم کاتە فرە پڕ بکاتەوە چێژی لێ ببینێت و هەندێک فێرکاریشی تیا بوونی هەبێت. بەڵام بەل لەوەی کە بیانەوێت هەر شتێک دانن هەر پلانێدان ئێستا سپاس بۆ خۆنە پەیمانگەش زۆر بووە کە هەر کامیان ستافی خۆیان هەیە و پرۆگرامی خۆیان و ڕێکلامی ئاچنانی وا ئەکەن کە بە هەموو جۆرە سرنجی دایک و باوک ڕاکێشێ بۆ لای خۆیان. بەڵام گرنگ ئەوەیە کە منێ بەرپرس وەکو دایکیان باوک بەل لەوەی کە هەر تەسمیمێک بگرم یعنی هەر شتێک هەڵبژێرم بۆ ئەم چەند مانگ پشوێ مناڵەکەم لە چەند بابەتی زۆر گرنگ ئاگادار بم. ئایا مناڵەکەی من حەز و خولیاکەیم ناسیوە یانە؟ یعنی ئەمانە بنەمایەکەن بۆ هەر هەڵبژاردەکە هەمە. دوو لەسەر ئەو حەز و خولیایە چەند توانای هەیە چۆن هەندێک لە مناڵەکان حەزیان لە بابەتێکە بەڵام تااقەتی بە دوواداچوونیان نییە. هەندێکیشیان زۆر تەحملیان هەیە و بەردەوام ئەبن لەسەری تا بە ئامانجەکەن. ئەمە لە ناو مناڵان جیاوازە. دوایکەی تواناکەیم ناسی کە چەند ئەتوانێت بەردەوام بێ بۆ بەدەستێنانی ئامانجەکە بیر لەواکەمەوە کە لایەنە لاوازەکە لەگەڵ لایەنە بەقووەتەکە لە کەسایەتی مناڵەکەی من چی ئەتوانێت ببێت؟ ئایا مناڵێکی شەرمنە؟ ئایا مناڵێکی لەسەرخووە؟ ئایا متمانە بەخۆبوونی هەیە؟ ئایا تێکەڵبوونی کۆمەڵایەتیەکەی باشە یانە؟ ئەگەر بەبێ ئەم شتانە من بەرنامێکی بۆ دانم پلانێکی بۆ دانم بە زۆر پاڵی پێوەنم بڕوا بۆ خولێک لەبەرەوەی کە خۆم حەزم لێ یا خۆم بە باشی ئەزانم هیچ ئستفادێک ناکاو مناڵە چۆن ڕێی ئەوم وەرنەگرتووە نەمزانی وە حەزیلێتی یانە نەمزانی وەکە ئایا توانای هەیە یانە بەس دامناوە لە ناو ئەم پۆلا کاتەکەی بەسەر بردووە من پارەم سەرف کردووە کاتی خۆم بۆ هاتوچوو ڕۆشتووە و لەوانەیە لایەنە خراپەکانی هەندێک لە خولە هاوینەکان کە ئەگەر بە نەزانی ئێمە ڕوو بدات زۆر زاڵتر بێ بەسەر لایەنە باشەکەی ئینێرم بۆ خولێکی فێربوون لەوانەیەک بەس پرسیارم لێ نەکردووە چۆن حەزی لێ نییە دانیشێت بەڵام ئەبێ بە هۆکاری ئەوەی کە زیاتر ڕق لە فێربوون پیا بکات یعنی مەیلی نامێنێت زیاتر چۆن خۆی 9 مانگ لە مەکتەب سترێسی خوێندن و ئەمتەحان و بەراوردکردن و ئەو شتانەی بینیوە ئێستا من یەم هەمان زەخت لەسەری دروستەکەم لە شوێنێک دانم کە هیچ چێژێکی نییە لە سوورەتێک ئەو لە مێشکی خۆی دوای خولی خوێندن بیری لەوە کردوێتەوە کە ئۆتڵێکی باشی لە بەردەستە ئەتوانێت بە دڵی خۆی ئیسراحەت کات بخەوێ یاری کات ئامێرەکەی بەکار بهێنێت غافل لەوەی کە من چه پلانێکم بۆی داناوە. واران خان ئێستا باسی ئەوەت کرد ئەبێ حەز و خولیاکەی بدۆزیتەوە ئەم حەز و خولیا تەنیا بە پرسیارکردن تۆ دەستت ئەکەوێت چییە چونکە هەندێک جار بوونم ناڵێ حەزت لەوەی بچی بۆ شێوەکاری ئەڵێ حەزم لەیە ئەچێ دوای لە ناوەڕاستی خولەکاڵێ بەخوا حەزم لێنێ تااقەتم نییە بڕۆمەوە لە چییە دایک و باوک دڵنیا بێتەوە کە بەڕاستی ئەمە حەزێکی ڕاستەقینەیە لە مناڵەکەیە؟ زۆر ڕاستە ئەمە من لە بەرنامەکانی پێشوان لێ زۆر ئاماژەم پێیاوە کە هەندێک حەز و خولیا هەیە هەندێک توانا هەیە لە مناڵان لە تێ پرۆسێکی توولانی بەدی ئەکرێت پرۆسەکەی معموڵان بۆ تەمەنی 3 بۆ 6 ساڵە تقریبا 2-3 ساڵ ئەخاهێنێ لەو کاتەیە کە مناڵ هیچ شتێک فێر نەبووە
هیچ ئامۆزشێکی نەبینیوە هیچ فێرکاریەکی نەبینیوە لە مجتەمەعێکدانرێ لە شوێنێدانرێ کە زۆربەی ئیشەکان زۆربەی پیشەکان لەو شوێنە بوونی هەیە و ئەو مناڵە 2 ساڵ هاتوچووی ئەو شوێنە ئەکات خۆی ئەناسێ خۆی پیا ئەکات لەسەر ئەو بابەتانە لەسەر ئەو پیشانە ئەنواعی زۆر جیاوازی تایە پێم وانە ئەم پرۆسەیە لێرە بوو بێت و من ئەوە پێشتریش ویستم لەگەڵ مناڵ پارێز تەرحی کەم کە چونکە لە لەحازی مادیەوە سپۆنسەریەکی زۆری ئەویست بەداخەوە بە نەتیجە نەگەشتین ئەم پرۆسەیە زۆر کاریگەری هەیە ئێستا ئێمە زۆربەی دایک و باوکانمان لە حەز و خولیاکانی خۆشمان ئاگادارنی یعنی خۆشمان بە تەواوەتی ناناسین تا بگا بە ناسینی مناڵەکەمان حەز و خولیا تەنها لە ڕێگەی پرسیارەوە دروست ناکرێت زۆر جار ئەبێ ئێمە هەڵسوکەوتی مناڵەکانمان بەدی بکەین کە بزانین لەسەر چی بە دوواداچوونەکە زیاتر ئێستا هەندێک لە مناڵەکان زۆر حەزیان لە هەڵوەشاندنی یاریەکانیانە لە سوورەتێک کە ئێمە تووڕابین لە چۆن یاریەکی گرانبەهامان بکرێەوە چاوەڕێواکەین تەنها یاری پێ بکات و بە جوانی هەڵیگرین لە شوێنی خۆی داینینەوە لە ژوورەکەی وایە بەڵام ئەو حەزی لە هەڵوەشاندنی یاریەکەیە سەریکەن ئەمە مێشکی دیزایانی تایە ئەمە مێشکی بەدواداچوونی تایە ئەمە نوعێک حەز و خولیایە ئەگەر بەردەوام بێ لەسەری پێ ئەڵێن تواناکانی دروست کراوە پس ناساندنی حەز و خولیا پرۆسێکی توولانیە من هەرچەنێ مناڵەکەم زیاتر بناسم باشتر ئەتوانم هەم لە کەسایەتیەکەی هەم لە تواناکەی ئاگادار بم قاتوەران ئەگەر بگەڕێنە بۆ مناڵەکە پرسیار لە مناڵەکە بکەین تۆ پێت باشە لە پشووی هاوینە بتخینە چ خولێکەوە ئایا بتخینە خولێکەوە کە سوودی هەبێ بۆ وانەکانی ساڵی داهاتوت یان نەخێت بخینە خولێکی موزیکەوە ڕەنگە مناڵەکە هیچ چەند هەڵ نەبژێرێ حەز بۆ بکات لە ماڵەوە بمێنێتەوە حەز بۆ بکات بانیان درەنگ نەخەو هەستێت یاری بکات چێتە دەرەوە لەگەڵ هاوڕێکانیە ئەم کاتە ینی دایک و باوک ئەرکی چییە چۆن هەڵسوکەوتکێ من ئەبێ ئاگادار بم کە ئەم خولە هاوینانە بە شێوەی گشتی 4 دانە ئامانجیان هەیە لەم دەورانە کە خۆیان هەیەە لەم پلانانە یان بابەتی فێرکاریان هەیە ئێستا فێرکاریان بە شێوەی کلاسیک بێت کە زۆربەی دەروونناسان پێشنیاری ئەوەکان وەرزی هاوین وەرزێک نییە بۆ فێرکاری بە شێوەی کلاسیک ینی وانە وتنەوە یان فێربوونی زوانی دووەم بە شێوەی کلاسیک ینی بە شێوەی کلاسیک مە بەسمەوەی کە سرنج ڕاکێشیتیانێ وەکو وانە وتنەوە لە مەکتەب کە سرنج ڕاکێشی بۆ مناڵان دووبارەیەکی مەکتەبەکەی لێ بۆ مناڵەکە زۆر ڕاستە ئەمە یەک ئامانجیانە ئامانجی دومی بواری هوەرە ئامانجی سێمیان وەرزشیە و ئامانجی چوارمیان بابەتە فێرکاریە پەروەردەییەکانە ینی هەندێک توانە کە زۆر گرینگە زۆر ئەساسە کە مناڵێک بیزانێت وەکو ئەوەی کە تۆ مناڵەکە و فێرکەی کە متمانە بە خۆبوونی هەبێ وەکو ئەوەی کە مناڵەکە و فێرکەی خۆڕاگری لە خۆیە دروست بکات وەکو ئەوکە مناڵەکە و فێرکەی ئامانج هەڵبژێرێت لە ژیانی ئەمانە هەندێک توانای تایبەتمەندن کە ئێمە زۆربەمان وەکو دایک و باوک نیمانە یعنی هەر خۆمان لە کەسایەتی خۆمان بڕوانی لەوانەیە ئەو متوانە بەخۆبوونا نەمان بێت لەوانەیە تەحملمان نەبێت بۆ گەشتن بە ئامانجەکانمان چون لە مناڵیەوە فێر نەکراوین ئێمەش سێری گەورەکانمان کردووە یان بە جۆری هەڵسوکۆلەکەڵمان کراوە کە ئەم بابەتانە لە دەرونی ئێمە پەروەردە نەکراوە من کە زانیم ئەم پەیمانگانە ئەم ئامانجیان هەیە اینجا لەسەر ئەو زانستە کە خۆم هەمە لەسەر کەسایەتی مناڵەکەم پلانەکەی بۆ داڕێژم بۆ نمونە لە بابەتی فێرکاری لەسەر مناڵانی سەرەتایی بەداخەوە ئێستا زۆربەی مناڵە سەرەتاییەکانی ئێمە ئەمە ئێستەسناشی تایە یعنی بە شێوەی گشتی باس ئەکرێت نەکەوەی کە بڵێن بە عام هەموو کەس وایە لە بنەماوە زۆر بە زائیفی یەنە سەرەوە بۆ پۆلەکانی زیاتری خۆیانین پۆلی سەرەتایی بەڕاستی ئێستا بووە بە یەکی لە گەورەترین کێشەکان کە زەرەر ئەیا لە پۆلەکانی سەروتری خۆیان تایبەت کۆرۆنا ئەوەنەی تر دۆخەکەی بە دڵنیاییەوە بە تایبەت کۆرۆنا بە تایبەت نەبوونی پلانێک بۆ ئەو ماوەیە و هەندێک لە مامۆستا بەڕێزەکانی ئێمە چۆنیەتی وانەوتنەوە لە ڕێگەی ئۆنلاینیان بە باشی نەئازانی و دایک و باوکان لەوانەیە یارمەتی دەرنەبوو بێت و هەندێک کێشۆگرفتی کە هەمویان دەست بەدەست یەکیانە و ئەم بنەمایانە زائیف کرد باشە مناڵەکەی من لەوانەیەک زائیفە باش ئەمەوێت کە ئەم مناڵە لە خۆلی فێرکاری بە شێوەی کلاسیک دانم مناڵی سەرەتایی خۆی تۆسیە کراوە چونکە تەحملێکی زۆریان نییە و نۆمانگیان تێپەڕانوە لە هەفتێکە یەک جەلەسە بڕۆن بۆ هەر فێرکاریەک باش ئێستا من وانەی کوردی زائیفە کچەکەم بۆ نمونە
ئەمانە کوردیا لە پێش هەموو شتێک سەیری بکەم بزان هۆکاری زەعیفبوونی ئەمانەی چی ئەتوانێت ببێت. ئایا مناڵەکەم گرفتی خوێندن و نووسینی هەیە کە ئەگەڕێتەوە بۆ باری ئەسەبی دیسلکسیای پێڵێن دیسلکسیا و دیسگرافیا نوعی ناتەوانی تایبەتە لە هەندێک لە مناڵەکان کە باوجودی ئەوەی کە لە پۆلی سێن لە پۆلی چوارن یان زیاتر لە نووسین و خوێندن کێش و گرفتێکی زۆر ئەساسیان هەیە بەدی ئەکرێت بە ئاسانی ناتوانن بیخوێنەوە. ئەگەر ئەوە بوو چارەسەری تایبەتی خۆی هەیە ئەم بابەتە هەندێک لە مامۆستا بەڕێزەکانیشمان ئاگادارێنین بۆیە مناڵان لە بیدایەتەوە کە ئەو گرفتەیان هەیە دایک و باوک نایزانێ مامۆستاکانمان نایزانن لە قەبی تەمەڵی لێیان لە قەبی تەمەڵیان لێە ئەبێ بە ئەوە کە هۆکاری ئەوەی کە ئەم مناڵە زیاتر لە مەکتەب دوورەکەوێتەوە ئەڕەنجەی تر هەزی نامێنێ بۆ خوێندن نۆمان خوێندوویەتی وانە کوردیەکەی زائیفە منیش ئەمە بێت دیسانەوە داخلی خوڵەکی کێکەمەوە کاتە هەروانە زائیفیەک هۆکارێک لە پشتیەوە هەروانە زائیفی هۆکارێکی هەیە لەوانەیە لە زمانی مامۆستاکەی تێنەگات لەوانەیە هەر لە ڕۆژی یەکەمی مەکتەب شتێکی بۆ ڕوویا بێ کە ببێت بە هۆکاری ئەوەی کە مەکتەبی لەبەر چاوکەبێت هەندێک لە مناڵەکانیش تووشی دڵە ڕاوکی جیابوونەوە لە دایک و باوکە بن و ئەبێت بە هۆکاری دووربوونەوەن بە چەندین هۆکاری تر کەمانە بۆ نمونە هێنا من یەکەم جار کە زانی مناڵەکەم بۆچی زائیفە خۆم کەم کاریم کردووە خەتای مەکتەبە خەتای نەبوونی سرنج ڕاکێشی لە خوێندنگەکانە نەبوونی سرنج ڕاکێشی لە چۆنیەتی وانە وتنەوەی مامۆستا بەڕێزەکانە هەر هۆکارێکی هەیە ئەیدۆزمەوە ئەجا بیری لەکەمەوە ئایا مناڵەکەی من تەحملی ئەواکات بڕواتە ناوخولێکی کە لە هاوین باشە زۆربەی مناڵان حەزیان لێ نییە من چۆن ئەتوانم ئەمە چارەسەرکەم بە دوو شێوە یان خۆم لە ماڵەوە ببم بە مامۆستای لە ڕێگەی پەکێجە خوێندکاریەکانە ئەو چی پێڵێن ئەو پەکێجانەی کە یارمەتی ئەیە لە ماڵەوەی بە ئۆنلاین بە ئۆنلاین بێ یان بۆ پەکێجانە بێ کە فێرکاری تایە لە هاردەجێ ببورن لە هاردە جیاوازەکان ئەو شتانەش هەیە کاکرێت ئەوەی لەگەڵ ئیشەکەم کوردیەکەی زایفە ئەیبم لە مەکتەبێک ناوی ئەنووسم کە کتێو بهێنێت کتێو بخوێنێتەوە جگە لەوانەیە کە لە مەکتەب خوێندوویەتی باشە ئەیبم لەگەڵ خۆم تێکەڵی ئەو شوێنانەی ئەەکەم کتێب هەڵەبژێرێ بە دڵی خۆی ئەمە چەند ئستفادەی هەیە بۆ من یەک مناڵەکەم تێکەڵ بە شوێنی کە بێت کە ئەبێ بە هۆکاری ئەوەی کە لەگەڵ خوێندنەوە ئاشت ببێتەوە باشە فێری خوێندنە بێن نووسینەکەشی باشە بێن متمانە بەخۆبوونی زۆر ئەبێ لەبەروی کە زانستێکی زیاتر نسبەت بە مناڵان یا هاوپۆلانی خۆی بەدەستەهێنێت باشە ئەم متمانە بەخۆبوونە دروست بوو پەیوەندێکی باشیش لەگەڵ من دروستەکات ئەبێ بە هاوڕێ منیش وە دواتر لە تەمەنی هەرزەکاری کەمترین کێشەمە بێ لەگەڵیا چۆن متمانم پێکا بە ئەو پەیوەندیم دروست کردووە بووی بەڵام ئەگەر بە هەر شێوەیەک بۆم چارەسەر نەکرا نەمتوانی لە ماڵەوە ئەمە جێبەجێکەم چۆن ئەمە کات و ساتیە بێ تەحملیە بێت و من ئەبێ لە خۆم ڕاببینم کە بتوانم ببم بە مامۆستایك و هاوڕێیەکی باش بۆ مناڵەکەم ئەگەر نەمتوانی و هەرویستم لە خولەکانی دەرەوە ناوی بنووسم لەگەڵ ئەو خولە فێرکاریە کلاسیکانە ئەبێ حتممە خولێک هەبێت لەگەڵ یەکە مناڵەکەم حەزی لێ بێت هەر شتێک بێ گرنگ نییە ئایا حەزی لە مەلەکردنە ئایا حەزی لە وێنەکردنە ئایا حەزی لە خولی فێربوونی چێش لێنان و شیرینی دروستکردنە ئایا حەزی لە هەر خولێکە کە خۆی سرنجی بۆی هەیە ئەبێ لە پێناوی خولێکی تر هەبێ کە پاڵی پێو بنێ بۆ دانیشتن لەسەر ئەو خولا و دوای ئەوەش زۆر گرینگە ئێوە ئەو پەیمانگانە کە هەڵیە بژێرن بە دوواداچوونی بۆ بکەن ئایا مامۆستاکانتان بە چه شێوەیەک ئەیانەوێ ئەم وانەیە بە مناڵەکە و بڵێنەوە کە سرنجی ڕاکێشێ ئەگەر بە هەمان شێوەیە لە مەکتەب پێی وتراوە سرنج ڕاکێشی تیانە مناڵەکە تەنها دانیشێت و کات بەسەرەبە تقریبا ئەوەی کە لە مەکتەب ئەوترێت لەگەڵ ئەوەی کە لە کۆرسەکانە و لە خولەکانە لە هاوینە ئەوترێتەوە بە خوێندکارەکان تقریبا یەک شتە ئەبێ جیاوازی ئەم چۆن بێت منهەج یەک منهەجە و بەداخەوە زۆر منهەجەکان گۆڕاون پەروەردەش گۆڕاوە بەڵام چۆنیەتی وتنی منهەجەکانمان نەگۆڕاوە یعنی ستایلمان هەمان ستایلی کۆنا منهەجمان لە پەیمانگاکانیش هەمان منهەجە هیچ فەرقی نییە بەڵام ئەوە شەرتە ئەو مامۆستای کە لەوێ ئێڵێتەوە لە چه فەنێک لە چه مەهارەتێک لە چه توانایەک ئەو من استفادەکە بەکارهێنێ ئەو منهەجاڵێتەوە کە سرنجی مناڵەکە بەرامبەر بەخۆی ڕاکێشێ وای لێ بکات چێژ لێ ببینێ لەسەر ئەو کورسیە دانیشتۆ خەریکە فێری کوردیەک ئەبێ کە پێشتر لە مەکتەب فێری نەبوو بێت یعنی ئەمە ئەگەڕێتەوە بەسەر توانا
بەسەر مەهارەتی ئەو مامۆستایە کە خەریکە وانەکاڵێتەوە. یەکێک لە گەورەترین بابەتەکانی سەرکەوتنی مامۆستاکان بۆ دروستکردنی سرنجڕاکێشی لە وانەوتنەوەیان داهێنەریە. یعنی لە وانەوتنیان ئەبێت داهێنەری هەبێت بە دووادا چونکە بزانێت شێوەی پەروەردەی نوێ شێوەی وانەوتنەوەی نوێ ئەبێت بە چه شوێنێک بە چه شێوەیەک بێت چون مناڵانی ئێمەستا ئەونا حەز و خولیان بۆ خوێندن نییە بەهۆی ئەم ئامێرە ئەلکترۆنیکیانەشەوە کە زیاتر هۆگری بوون و ئێمەش کۆنترۆلمان نییە بەسەریانەوە ڕەنگە حەز و خولیایی بۆ دەورەکانی تریژ نەبێ ینی بۆ ئەو خولانەی کە بۆ نمونە مەلەوانی بێ و وەرزشی بێت کە ئێمە ڕەنگە کاتی خۆی زۆر حەزمان لێ بێ بەڵام ئێستا وەک بەڕێز دەڵێ ببوونی ئامێر ئەلکترۆنیکانەوە حەزیان بۆ ئەوانەش نەبێ نەگوانەکانی خوێندنیش زۆر ڕاستە. ئیتر ئەوە گەڕێتەوە بۆەوەی کە ئایا من توانیمە ئەو حەز و خولیای لە مناڵەکەم بناسم یانە. باشە ئەگەریش نەیان بێ هەڵ بدەین زۆر گرینگە ینی ئەمە وەکو قانونێک بەدی ئەکرێ وەکو یاسایك بەدی ئەکرێت. ئەم هاوینە من ناوی مناڵەکەم لە هەر خولێک نووسیوە هەوڵ بەم ئەگەر بۆ شەرتێک کە مناڵەکەم حەزی لێ بێت و توانای هەبێت هەوڵ بەم بۆ خولی داهاتووی هاوینیش لە هەمان شت ناوی بنووسمەوە. من ئێستا لە موسیقاناوم نووسیوە باشە بۆ داهاوینی داهاتوش لە هەمان موسیقا ناوی نووسمەوە کە ئەم ستێپ بە ستێپانە لە ناو هاوین بتوانێت ببێت بە ئامانجێک. یعنی تەنها کارپڕکردنەوە نەبێ ئەگەر لە خولی مەلەوانگە ناوی نووسیوە مەلەوانی ناوی نووسیوە بتوانێت داهاتوو ببێت بە مەلەوانگەیەکی زۆر بەتوانە. ئەگەر لە موسیقا ناوی نووسیوە بتوانێت ببێت بە موزیک ژەنێکی بەتوانە و ئەگەر لە وێنەکێشان ناوی نووسیوە بتوانێت ببێت بە وێنەکێشێکی بەتوانە. شەرت نییە هەمومان بتوانین پێشانگایەک دانین وانە گرنگ ئەوەیە کە لە وێنە مناڵان زمانی دووەم فێرە بن زمانی درۆحیان فێرە بن زمانی دەرونیان فێرە بن کاتێککە بێتاقەتە بێت کاتێکە لە شتێک ئەڕەنجێ پەنا بۆ وێنەکردنە بات و ئەمە زۆر یارمەتیە لەباری دەرونیەکەی. باشە جا واران خان بەتایبەت لە تەمەنی مرد منداڵی یان هەرزەکاری کۆمەڵێک وشەی جیاوازی بۆ بەکار ئەبەن یان نەوجەوانی ئەبێت چۆن تۆ قەناعەت بە مناڵەکەت بکەیت کە بۆ نمونە تۆ ئەبێت لە خولێکا بەشدار بیت چونکە زۆر جار تۆلانێ ناویشی بنووسی لە خولەکەیە ئەو تەنانەت ئەگەر هەرویست بێتیشی قسەکەی تۆ بەجێ بهێنێ ئەچێت دا ئەنیشێ بەڵام نە ئەوەیە فێر بێت نە ئەوەشە کە چێژی لێ وەربێت تەنیا هەرە و پارەکەی درراوە کاتەکەی ئەوە لەوێ ئامادە بووە بە شێوەیەکی فیزیکە تۆ چۆن قەناعەت لەو تەمەنای لە مناڵەکەتا دروست بکەیت کە بۆ نمونەگەر تەنانەت هەر بواری سەرگەرمیشە چێژ لەو شوێنە وەرگێت فێرێکیش بێت لە بابەتەکە. زۆر ڕاستە سێکەم بابەتی هەرزەکاری ئەمە نە بابەتێکی قورسە بابەتی نەوجەوانی و ئەوە کێش و گرفتی زۆرە لە بینی خێزانەکان کە هەمووی ئەگەڕێتەوە بۆ پێش نەوجەوانی. یعنی من ئەگەر لە تەمەنێکی مناڵیەوە وەکو تەمەنی سەرەتایی توانی بێتم پەیوەندیەکی باش لەگەڵ مناڵەکەم دروستکەم متمانەی مناڵەکەم بەدەست بهێنم ببم بە هاوڕێی لە تەمەنی نەوجەوانی کەمترین کێش و گرفتم ڕوبەڕوو ئەبێتەوە باشە؟ گرنگە بزانن دایک و باوکان زمانێکە لەگەڵی لە تەمەنی مناڵی لەگەڵ مناڵەکەیان قسەیانە کرد زۆر جیاوازە لەگەڵ تەمەنی هەرزەکاری. من چاوەڕێی ئەوە نەکەم هەمان شت کە مناڵی حکمم کردووە بەسەر مناڵەکەم و جێبەجێ کردووە لە تەمەنی هەرزەکاریش هەمان شت بەڕێوە ببات چون زیاتر سەرکەشی دروستە بێت لە بینی مناڵانمان. بۆ نمونە ئەبێ بزانم کە تەمەنی هەرزەکاریان و جوانی تەمەنێک کە باڵغبوونی کەساتی دروستە بێت باڵغبوونی جسمی و جنسی دروستە بێت باڵغبوونی دەرونی دروستە بێت یان خود گەشەکردنی فکری و منطقی لە ناو مناڵان دروستە بێت بەڵام بەداخەوە ئێمە ئەو شتێکە زۆر ئەیبینین لە ناو مناڵانمان و زۆر مشکمان بۆ لای ئەچێ باڵغبوونی جەستەیی و جنسی مناڵانەوە ئەمە بێ بە هۆکاری ئەوەی کە هەموو تەرکیزی خۆمان لەسەر ئەوە دانین کە کچەکەم یان کوڕەکەم تووشی تێکەڵبوون لەگەڵ کەسی کە نەبێت کێشە و گرفتی بۆ دروست نەبێت مەشاکلی بەدوایان نەبێت لە سوورەتێکە غافڵە بین لە لایانی دیکەی ئەو بابەتە باشە ئێستا من ئەگەر پەیوەندیەکی دوولایانی هەیە ئەگەر پەیوەندیەکی باشم لەگەڵی بووبێتم بە هاوڕێی دائنیشی لەگەڵی قساکەی لەسەر ئەوەی کە ئایا هیچ ئامانجێکی هەیە لەم هاوینە ئایا هیچ پلانێکی داناوە بۆ ئەم هاوینە ئایا حەزی لێتی بەدوای یەکێک لە ئامانجەکانی بڕوا تا بە نەتیجێکی گەورە بگاتیانە باش بە هەر شێوەیەک هەم بۆ مناڵانی سەرەتایی هەم بۆ مناڵانی نەوجەوان
بۆ نەوجوانەکانمان ئەبێ ئەوە بزانین ئێوە هەڵبژاردە لە بەردەستی مناڵاندانن حکم ناکەن ئەمر ناکەن یعنی لە بینی ئەم هەڵبژاردانە مەجای ئەیانەی کە هەڵی بژێرێت ئەو شتێکە خۆی حەزیلێتی هەڵبژاردنەکانیش لەسەر چییە لەسەر ئەو بابەتانەیە کە یارمەتی ئەو ئەیات بۆ دروستبوونی کەسایەتی و فێربوونی بابەتە جیاوازەکان لەسەر حەزەکانی خۆی نە لەسەر حەزی من چونکە کچی خوشکەکەم لە فلانە دەورەیە لە فلانە خولە منیش ئەبێ کچەکەم بڕوات یان لەبەرەوەی کە خۆم حەزم لێ بووە لە کاتی نەوجەوانی یان مناڵی نەکراوە ئیلا ئەبێ ئێستا مناڵەکەم بڕوات بەراوردی ناکەین لەگەڵ خۆمان بەراوردی ئەکەین لەگەڵ خۆی حتا لەگەڵ هاوڕێکانیشی نابێ بەراورد بکرێ بە تایبەت لە تەمەنی نەوجەوانی کە مناڵان زۆر دوورەکەونەوە لە خێزانەکانیان دیوارێک دروستە بێت لەو بێنە لەبەرەوەی کە دایک و باوک حەق بە خۆی ئەیات کە قسەکەی خۆی ڕاستە نەوجەوانیش لەم لاوە حەق بە خۆیات کە قسەکەی خۆی ڕاستە و ئەمە تێگەینی کە هەردوو لە ڕاستەڵێنها هیچ کامیان غەڵەت ناڵێن مناڵەکە لەو لاو ڕاستەڵی لەبەر ئەو گۆڕانکاریانەی کە لە جسم و لە دەروون و لە بیرکردنی دروستە بێ دایک و باوکیش ڕاستە بێت لەبەر ئەوەی کە ئەزانەی مناڵەکەی لەوانەیە تووشی خەڵە ببێت پس ئەمە لە یەک تێنەگەشتن هەیە من ئەگەر لە بینی هەڵبژاردە جیاوازەکان چەندانم لە بەردەستی دانا چەندانم لە بەردەستی دام زۆر قڕگم مشکە بێتەوە ببورن ئەو هەیە ئەگەر چەندانم لە بەردەستی دانا و یارمەتیمیا وەکو هاوڕێک نەوەکو ئەمرکردن بە قەناعەت ئەگات ئاگاتان لێ بێت تەمەنی نەوجەوانی یەکێک لەو تەمەنانەیە کە ئەبێ هاوڕێ باش بۆ مناڵەکانتان بکڕن یعنی ئەگەر لە ڕێگای هاوڕێکی باشیشەوە بتوانن هانیاندن بۆ بەشداریکردن لەو خولانە زۆر زوو بە ئامانجەگات سپاس بۆیە لەسەر بابەتێکی کە نازان مەجال ماوەیانە کورتی لە ماوەی زۆر باشە و خولی هاوینە جگە لەوەی کە لایانی ئەرێنی و نەرێنی هەیەکە ئێمە خۆمان هەموو شتێک نەک هەرخولی هاوینە هەموو شتێک لایانی چاک و خراپیەیە خۆمان ئەبێ بە جۆرێک پلاندانین کە لایانە باشەکە زاڵ بێ بەسەر لایەنە خراپەکە چۆنی بۆ نمونە ئێستا لە خولە هاوینەکان کە ئێمە ناوی مناڵەکانمان ئەنووسین لایەنە چاکەکانی ئەوەیە کە بەڵێ ئەو مناڵەی من کاتە پشووەکانی بە شتێکی ترکە خەریکە فێرە بێت کەسایەتی دروستە بێت پڕ ئەبێتەوە دوورەکەوێتەوە لە ئامێرە ئەلکترۆنیکیەکان کەسایەتی کۆمەڵایەتی لەناو مناڵەکەی من دروستە بێت باشە پەیوەندیەکانی وا چڕ ئەبێتەوە ئامادە ئەبێ بۆ هاتن بۆ ناو کۆمەڵگەیەکی گەورە لە ساڵیانی داهاتوو بەڵام ئەگەر من تەنها لەسەر حەز و خولیای خۆم لەسەر قسەی خۆم لەسەر ڕای خۆم پاڵ بە مناڵەکەمەوە بنێم زەرەری لێ ئەیات ئەمە ئەبێت بە لایەنە نەرێنیەکانی خولی هاوێنە یان بەبێ ئەوەی کە بزانم ئەم پەیمانگایە چی هەیە مامۆستاکانی چۆنن شێوەی وانەوتنەوەیان چۆنە مناڵەکەمی تیادانم لەوانەیە زەرەری لێبە ئەمە ئەبێت بە لایانی نەرێنیەکەی باشە شتێکی کە زۆر گرینگە ئەوەیە کە لە هاوینان هەوڵ بدەن مناڵەکانتان لەگەڵ خۆتان ببن بۆ دەوام زۆر ئاساییە لە هەفتێکە دوو ڕۆژ بیان بن کە هەم لە حاڵەوەزی باری ئابووری تێبگەن مشکیان ئەکرێتەوە هەندێک مەسئولیەتیان بنێ و ئەگەر بوو بێ بۆتان مانگانە معاشێکی زۆر کەمیان بۆدانن بۆ نمونە من ئێستا کچەکەم 8 ساڵیە لەگەڵ باوکی هەفتە دوو ڕۆژ ئەڕوات مانگانەشی بۆ دیاریەکرێت بەس ئەمە نەبێت بە هۆکاری ئەوەی کە ئەگەر تۆ لە یەک مانگا یان هەفتانە پارەی بە مناڵەکە بڵێ چۆن مانگانت ئەیەمێ ئەم پارەیە لێ ئەبڕم یعنی حسابەکان بێک و تێکەڵ لەگەن نازام تێگەشتن لە مانگانەکەی جیابێ لەوەی کە ڕۆژانە ئافرین مانگانەکەی جیابێ لەوەی کە ڕۆژانە کەشی جیایە و ئینجا کە ئەم بابەتەتان کرد ئەبێ بە هۆکاری ئەوەی کە مناڵەکە ئەگەر ویستی شتێ بکڕێ لەسەر خاچی خۆی بۆستێ و ئێوە ئەتوانن یارمەتی بان بۆ نمونە بڵێن نیوەی پارەکە و دابین کە نیوەی من ئەدەمێ باشە ئەمە هیچ ئەیبێکی تیانە کە ئەگەر مناڵەکەم لەگەڵ من بێت بۆ ئیش یان بێوی یارمەتی من با یان مانگانەی بەمێ ئەمە ئەگەر لە سەرەتایە و دەست پێ بکات لە تەمەنی هەرزەکاری زۆر یارمەتیەیە هیوادارم ئەمە لە کەلتوری ئێمە تۆزە جێ بکاتەوە یعنی دڵنیام کە نەتیجەیەکی مۆسبەتیە سپاس بۆ بەشداریکردن خاتووەرانە حکومەت وەسپۆر لە دەروونناسی پەروەردەی